لە نەهامەتی و مەتەڵەکانی حکومڕانی هەرێمی کوردستان لە دابەزین و بەرزبوونەوەی نرخی کاڵا بنەڕەتیەکان لە بازاڕەکانی جیهاندا بە پێچەوانەی یاوکێشەی ئابووری بەردەوام نرخەکان بەرز دەکرێنەوە، ئەوە جگە لە ناشەفافی داهاتەکان و بێبەرنامەیی بۆ داهاتوو. وڵاتانی خاوەن سامانی نەوت لەگەڵ شەفافیەتی لە داهاتەکەیدا خاوەنی بەرنامەی ئابوورین و ئەو داهاتە دەبێتە پشتیوانێکی گەورەی بە پیشەسازی بوون و بیناکردنی ژێرخانێکی ئابووری پێشکەوتوو. بۆ نمونە دامەزراندنی پیشەسازی پیترۆکیمیایی و پاڵاوگەی نەوت دەبنەوە کاری بەرزکردنەوەی چەند بەرامبەری داهاتەکان، بۆیە لە کاتی دابەزینی نرخی نەوتیشدا زیانەکان بەو شێوێ نابن وەکەوەی تەنیا بازاڕە جیهانیەکان نرخەکان دیاری بکەن. کاری سەرەکی دەوڵەتداری سەردەم و لە بنەمای شەرعیەتی یاسایی و ئەخلاقی پاڵپشتی خزمەتگوزاریە گشتیەکان و خواردەمەنی و سوتەمەنیە، کەچی لە دوای 30 ساڵ لە حکومڕانی حکوومەتی هەرێمی کوردستان نەکەرە و بنەما سەرەکیی هۆکاری بوونی جێبەجێ ناکات کە لە دوای کشانەوەی ئیدارەکەی حکوومەتی بەعەز بە ناوی خزمەتی خەڵکەوە دامەزرا و وڵاتانی جیهانیش پشتیوانیان کرد. لەم کاتەدا گومرک و سەرانەی خسۆتە سەر نرخی هەموو کاڵاکان و تەنانەت ئەو کاڵایەنەش کە بەپێی یاسای بودجە لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە دەنێردرێن و بە بەرزکردنەوەی نرخەکانیان سزای هاوڵاتیانی هەرێمەکە دەدەن. بەرزکردنەوەی نرخی بەنزینی هاتووی پاڵپشتی کراوی بەغدا نمونەیەکی زەقی ئەو کارە دزیەوەیە کە بووەتە دیاردەیەکی ناشرینی حکومڕانی ئەم هەرێمە. هەرەو دیاردە ناخۆڵا سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیانەیە کە دۆستانی نیگەران و ناحەزانی ئەم ئەزموونەی خۆشحاڵ کردووە. لە دوایەمینیان وەشداریەکەی نوێنەرینەتەوە یەکگرتوەکان لە عێراق جینی نێنیز بلاسخارتە کە دەڵێت بەم شێوازەی حکومڕانیەوە هەرێم لەسەر ڕێگەی خلیسکان و هەڵدێرانە. هەروەکو بەر لە نسکۆی ئازاری 1975 شۆڕشی ئەیلول دڵسۆزان و شارەزایان چەندین جار بەرپرسانی ئەو کاتیان لە هەڵەکان ئاگادار کردەوە، بەڵام پشتگوێیان خست و گرەویان لەسەر ڕازگۆیی ڕژێمی حەمەڕەزا شای پەهلەوی دەکرد، چونکە ئەمریکا و ئیسرائیل لەو چەواشەکاریەدا بە هەڵەیاندا بردبوون.